پاسی کۆڕۆنایە. ئەو ڤایرۆسە نوێی کە لە چین سەری هەڵداوە و ئێستا جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردو. ڕێنمایەکانی خۆپارێزی چیە بۆ هاوڵاتیان؟ بەرگەی گەرما ناگرێت، بۆیە ئەگەر بچینەوە مەوسمی گەرماوە دەرەجەی حرارەت لە 20 پلە سەروتر بێ نامێنێتەوە لە ژینگەیە لە ناو ئەچێ. سەرجەم وڵاتان بە خۆیاندا چوونەتەوە و ڕێکارەکانیان بۆ بەگشتداچوونەوەی ڤایرۆسەکە پەیڕەو کردووە. لە نێویشاندا کوردستان هەموو ڕێکارەکانی تند کردوێتەوە بۆ خۆپارێزی لەم ڤایرۆسە و ڕێگەگرتن لە توشبوونی هاوڵاتیانی کورد بە ڤایرۆسەکە. ڕێگاکانی خۆپاراستنیش لێزانینی دەوێت، واتە هەر ئەوە گرنگ نییە کە کەسانێک باز لە بەستنی ماسکەکەن، ماسکەکە ببەستین و تەواو، ئەمە گرنگ نییە. بەرنامەی تەندروستی شەممە کاتژمێر 9 بە کاتی هەولێر. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.